بەناوی خی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن سڵاوی خی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە بەختەوەر و خۆشحاڵە زانم کە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. زمان و گێڕانەوەی فۆتۆ تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. لەم بەرنمەیەدا باز لە زمان و گرنگی فۆتۆ دەکەین. لە ئێستادا بمانەوێ و نەمانەوێ فۆتۆ بە جۆرێک پەلی هاویشتووە بۆتە زمانێکی زۆر کاریگەر و فراوان و دەتوانێت لە بوون و مرۆڤ و ژینگە و دەوروبەر تێمان بگەێنێت و ئەویش پەیامی خۆی هەبێت. فۆتۆ یا فۆتۆگرافی یەکێکە لە هونەرە زیندوەکانی ئەمڕۆ و لای زۆربەی گەلان گرنگی و بایەخێکی زۆری هەیە و بەشێک لە مێژوو و ڕابردووی هەر میلەت و نەتەوەیەک دەتوانرێت لە ڕێی فۆتۆوە بنووسێتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم هونەرە و مێژووی پەیدابوونی و پەیدابوونی لە نێو میلەتی کورد و هەروەها گەڕانەوە بۆ ڕابردوو و مێژوو لە ڕێی فۆتۆوە قسە دەکەین لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز کاک زمناکۆ ئیسماعیل فۆتۆگرافەر پاش ناوبڕێک دێمەوە لاتەن. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو کاک زمناکەگیان زۆر بەخێربێی بۆ بەرنامی باسوخواز. زۆر سپاس بۆ میواداریتان. سەرەتا پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم بزانم فۆتۆ چییە، بە چ شتێک دەگوترێت فۆتۆ؟ ئایا فۆتۆ هەر ئەو وێنەی کەسێتیی خۆمانە یام ئەو وێنە کاغەزیەیە کە بۆم جاران لە ئەلبومێکە ئەڵمانە گریام ئێستا لە پۆستەر و کارتێکە هەڵی ئەواسین؟ ئایا هەر بەمە دەگوترێت فۆتۆ یان فۆتۆ چ شتێکی تر ئەگرێتەوە؟ ئەوانەی کە باست کرد چ ئەو کاغەزی کە پێشتر وێنە گیرا و شۆراوەتەوە لەسەری بەم زمانە زانستی بڵین ئەوە فۆتۆیە و ئەوشی کە ئێستا لە کامێرە دیجیتاڵەکانە گیرێت و ئەچێتە نەو فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکانەوەش بە هەمان شێوە هەر فۆتۆیە. بەڵام ئەوەی کە گرنگە تۆ چی فۆتۆیە کاریگەرە، چی فۆتۆیە جیاکرێتەوە لە فۆتۆیەکی باش لە فۆتۆیەکی خراپ، چی فۆتۆیەک باشە و چی باشترینە، چی فۆتۆیەک دەتوانێت سنووری وڵاتان ببڕێت و ئەبێ بە خەزی و ئەبێ بە کاریگەر ئەبێت لەسەر دەرونی کەسەکان. ئەویان بەو پلەبەندیەکە جیاکرێتەوە چی فۆتۆیەک باشتر و باشترینە و ئەمەشیان پلەبەندی خۆی هەیە با بڵێن لە نێو تەصنیفەکانی فۆتۆگرافی هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی شێوازی کارکردنەوە. کەواتە ئەو مەرجوو وەسفانەی کە جەنابەت بۆ فۆتۆ باست کردن لە هەر وێنەیەکە هەبن ئێمە توانین بەم شتە بڵێن فۆتۆ؟ فۆتۆ چەند جۆرێکی هەیە با بڵێن. کاری فۆتۆگرافی فۆتۆ پێش هەموو شتێک ئێوە باسان لۆ کرد هونەرە نەخێر هونەر نییە بەڵکو فۆتۆ زانستە، کارەکە لەسەر زانستی فیزیکی و زانستی فیزیا و کیمیا با بڵێن لە کاتی شۆردنەوەیە لەسەر کاغەزێک مادەی کیمیایی بەکاردێەوە ئەمە بەکاری کیمیایی ئەبێت بە زانستی کیمیایی. بەڵام گرتنی لە کامێرەیەک و ئیشکردن ئەمە یاریکردنە بە ڕووناکی زانستی ڕووناکی بۆ بەکارێت. لێرە نامێ ناوە سانسکریتەکان بەکاربێن بۆی ئەو کەسانی کە گویان لە ئێمە زیاتر نیان خێنە هەڵۆ یاخود بە کوردان نێ بۆ ناوەکان بکەین. کاری فۆتۆگرافی کارێکی هونەری نییە بەڵکو کارێکی فیزیکی زانستیە لە ڕێگەی ڕووناکی لە ڕێگەی کۆکردنەوەی ڕووناکی و تیشەخستنە سەر ئەو با بڵێ ئامانجی کە ئەتەوی وێنای بگری. ئێستا من و تۆ لێرە ئامانجین بۆ ئەو ڤیدۆیی کە ئێمە ئەگوازێتەوە بۆ بینەران. لە فۆتۆشا بە هەمان شێوە و ئامانجا ئەگوازێتەوە لە ڕێگەی ئەو تیشکانی کە لەو شوێنە هەیە و ڕووناکیانی کە ئەخرێتە سەر ئامانجەکە و ئەمە پێوترێ زانستی فۆتۆگرافی و زانستە. هونەری فۆتۆگرافی شتێکمان نییە بە ناوی هونەری فۆتۆگرافی و من لە چەندین چاوپێگونا حەزم کرد و ئەمە ڕاستکەوم بەڵکو بەشێکمانەیە لە فۆتۆیا پێڵێن فۆتۆی هونەری. فۆتۆ تقریبان بە نزیکی ئەگاتە زیاتر لە 40 ئەو نەباش. پێشتر ئێمە باسمان کردوتمان تقریبا نزیکە بێت لە 20 ئەو نەباش. بەڵام بەم ئاخیرە کۆمەڵێ شێواز و کۆمەڵێ جۆری دیکە لە فۆتۆ جیاک بوونەوە تقریبا ئەگاتە 40 شتێک باش. هەر بۆ خۆی فۆتۆی جۆرناڵسی کە من ئیشی تیاکەم یاخود فۆتۆی ڕۆژنامەوانی خۆی ئاات ئێستا حالین لە 6 بەش لە پلەبەندی ڕابردووە 4 بەش بوو. بەڵام ئێستا خۆیان لە 6 بەش بەشەکانیش پێگاتون لە هەریەکە لە فۆتۆی پرێس کۆنفرانس، فۆتۆی شەڕ، فۆتۆی دەیلی لاف ئەو شتانی کە لە ڕۆژان دەیلی لایف ئەو شتانی کە لە ڕۆژانەیە گوزارێ و فۆتۆی فۆتۆ ئیسی
ئەمە بەشێکی زۆر جیاوازە سەر جۆرەکانی فۆتۆ جەنابەت فەرموود فۆتۆ لە ئەوەندە بەش پێک دێ ئایا چەند جۆری فۆتۆمانەیە؟ من وەک باسم کرد وەکو تەصنیفی زانستی ئێستا کات بەناو هاتووێ 26 بەشەیە بەڵام لەمە سەروتر ئاماژە بۆ 40 بەش ئەکرێت ئەم 26 بەشەیە مە هەمانە فۆتۆمانەیە با بڵێن ئەندەروایدە لە ژێر ئاواگیرێ ئەندەرواتێ ببورە ئەمە لە ژێر ئاوا فۆتۆ ژێر ئاوی پێڵێن فۆتۆمانەیە گالاکسی ئاسمان و فۆتۆمانەیە با بڵێن هێستا خەڵک لێرە بکوزاوی پێڵێ فۆتۆ مۆدلمان هەیە فۆتۆ ئەمان جۆرەکانی فۆتۆن زۆر جۆرمانەیە وەکو باسم کرد 26 جۆرمان هەیە بۆ نمونە مرۆڤ هەر لە دێر زەمانەوە کۆمەڵێ هونەر و بۆ ئیشی دەستی هەبووە هەڵکۆڵین لەسەر بەر دروستکردن بە شێوەی پەیکەرێک یان بۆ نمونە بە دەست و بە قەڵەم وێنە ئەکێشە یان ئێمە شتی ڤیدیۆیمانێ ئایا ئەمانش پێیانە گوترێ فۆتۆ یا ئەو گرنگی و بایەخەی فۆتۆیان دەبێت وەکو ڕێزکێک کە بچنۆ سەر فۆتۆ وەکو ڤیدۆ خۆی لە پێگاتی فرێمە کۆمەڵە فرێمە بێتەوە کۆمەڵە فرێمی فۆتۆیە ئەبێتەوە بە ڤیدۆ واتە کۆمەڵە فرێمی جوڵاوە ئەجوڵێنێ لە ڕێگەی کۆمەڵی ئامێری خۆیەوە ئەبێتەوە بە ڤیدۆ ئەمەیان جیاوازە بەڵام وەکو ئەو بەشانی تر کە باسەکە هەریەکەیان تەصنیفی خۆی هەیە بەنمونە هەڵکۆڵینی سەر دیوارەکان و ئەمە با بڵێن شێوەیەکی ترە لە هونەر لە دنیایکی تایبەتی خۆی چکە ئێمە ئەمانە هەمووی پیشەن لە یەکتری با جاکەینەوە چ کاری ڤیدۆگرافی یاخود ڤیدۆ کارکردن ئەمە با بڵێن پیشێکی جیاوازە چه فۆتۆ پیشێکی جیاوازە چه هەڵکۆڵینی سەر دیوار و چه شێوەکاری ئەمانە هەرێکان پیشەن و لە هەمان کاتا هەندێکیان چنە قاڵبی هونەری یاخود چوارچێوەی هونەریەوە من وەک باسم کرد فۆتۆ بە تەنها ناچێتە چوارچێوەکی هونەریەوە و ڤیدۆ چێتە چوارچێوەی هونەریەوە بەڵام لە هەمان کاتا ئیشی تریشی پێکرێت ڤیدۆ کاری ڤیدۆگرافی بەڵام ئەوانەی کە باس کرد بە تەنها ڤیدۆ لەبەر ئەوەی کە پێکهاتەی کۆمەڵی فرێمە و لە ڕێگەی ئامێری تایبەت بەخۆیەوە چێ ئەو ئامریکا تۆماری ڤیدۆیی پێکرێ و چێ ئەو ئامریکا پەخشی پێکرێ و ئەگوازرێتەوە ئەمانە بە هەر هەمووی فرێمەکان ئەجوڵێنن و چەند فرێمە کە لە هەموو چرکەیەکی فرێم با بڵێن فۆتۆیەکە و ئەم فۆتۆیانە لە ڕێگەی جوڵاندنەوە لە ڕێگەی بزاوتنیەوە ئەو ڤیدۆی پێگەێنە کە خەڵگەی بینێت ئەمە تا ئاستێک نزیکە لە فۆتۆ بەڵام ئەوانی تر هیچیان نزیکێکیان نییە لە فۆتۆ بەڵکو تەنها لە ڕێی چاوە کەسێک ئەشێت کە چاوێکی هەبێت بۆ دروستکردنی تابلوێک ڕەنگە توانای بەکارهێنانی کامێرەشی هەبێ و بتوانێت بەسەر جیاکردنەوەی ڕەنگەکان و جیاکردنەوەی ڕووناکیەکان کە فۆتۆگرێت زاڵتر بێت لە چاو کەسێکە کە پێشتر هیچ ئیشێکی هونەری نەکرد یا خودی ئیشێکی جیاکاری نەکرد لە بینی ڕووناکی و لە بینی ڕەنگەکانە. بەڵێ کاک زمناکۆ لە ئێستادا فۆتۆ زۆر پەلیاویشتووە بۆتە زمانێکی زۆر کاریگەر لە دنیادا لە ژیانی ئێمەدا ئەکرێ هەندێک باز لە ئەم زمانە بکەین یان چ شتێک وای کردووە کە فۆتۆ بێتە ئەم زمانە گرنگ و کاریگەرە؟ زمانی فۆتۆ جیاوازترە وەک لە زمانەکانی تر زمانی تر بە نووسرا و ئەوێ نادروستکات تۆ راپۆرتێکت هەیە ئەتەیە لە ڕێگەی راپۆرتێک و یاخود با بۆ راپۆر نەچین باز لە چیرۆکێکین ڕۆمانێکە دێ لە ڕۆمانە تۆ دەوێت لە ڕێگەی پاڵاوانەکانتەوە وێنە دروستکەی و ئەو کەسەی کە ڕۆمانەکە خوێنێتەوە قەناعەتی پێبینی ئەمە ڕوویاوە بەڵام فۆتۆ بە پێچاوانەوە فۆتۆ خۆی بوونی هەیە واقعیە لە ڕێگەی وێنەکەی خۆی بە تۆ ئەڵێ خۆت تعبیری بۆ کە خۆت وێنە دروستکە تۆ خۆت وێنە دروستی خۆت پێناسی بۆ دروستەکەیت و خۆت بە خۆت چۆن قەناعەت هێنی قەناعەت بە خۆت هاتووە بەڵام چۆن ئیگەڕێتەوە جارێکی تر چۆن ئەو ڕووداوا گێڕتەوە بەنمونە فۆتۆی ئایلان کوردی فۆتۆی ئایلان کوردی بەنمونێنەوە یا عومەری خاوەر بەنمونێنەوە ئەم فۆتۆیە هەیە وجودی هەیە گیراوە ئەم فۆتۆیە بەڵام هەچ کەس لای خۆیەوە چۆن ئەم تعبیرە پێناسی بۆ کاو چۆن ئیگەڕێتەوە ئەوانەکەوێتە سەر ئەو کەسە ئاسی تێگەیشتنی و کەسە بۆ فۆتۆیە کەواتە بۆ نمونە فۆتۆ ژاوشێوەی ڕۆمانێک یا چیرۆکی ئەتوانێ داستانێکی گەورەمان بۆ بگێڕێتەوە ئەتوانین بڵین فۆتۆیەک ئەگەر فۆتۆ هەیە ڕۆمانێکە فۆتۆ هەیە چیرۆکە بەڵام فۆتۆیەک هەیە هەزاران کتێبە بە هەزاران کتێب ناتوانانی فۆتۆیەک دروستکەیت و یاخود بە هەزاران کتێب ئەگەر بنووسی ناگاتە ئاسی فۆتۆیە هەر بەنمونە منم دوو فۆتۆی پێشوو کە باسم کرد فۆتۆی عومەری خاوەر فۆتۆی ئایلان کوردی و دەیان فۆتۆی و قەرەمانەکانی کۆبانێک کە لە شەڕابوون ئەمانە
هیچ یەکێ لەمانە بە هەزاران کتێب نووسێتەوە ئەگەر لە ڕابردووە پیرەمێرد لە شارێکی باز لەوە بکات بڵێت کچانی کورد کە چوونێتە ناو شەڕە و لە هەمان کاتا ساڵەوە شعرەکەم زۆر نێتۆ یاد کە سنگی خۆیان کردەوە بە قەڵغان ئەوتە ئێمە بە فۆتۆ بە واقعی ئەومان بین کە کچانی کورد بەرامبەر بە هێزێکی و داعش ناو شەڕان و سنگی خۆیان کردەوە بە قەڵغان و بۆ پاراستنی میلەتەکەیان. بەڵێ کاک زمناکۆ پێ ئەچێ خوێنەرێک کە ڕۆمانێ ئەخوێنێتەوە پێی بە نهێنیەکانی نێو ئەم ڕۆمانە ببا پێی بەو نهێنیانە ببا کە نووسەر ویستێتی لە ڕۆمانەکە جێ بکاتەوە لەمەش کارێکی تا ڕادێم هەموو خوێنەر لەوە چێ بتوانێت بەشێک لە نهێنیەکانی ئەم ڕۆمانە بدۆزێتەوە. ئایا دۆزینەوەی نهێنیەکانی وێنەیەک یا فۆتۆیەک بۆەوەی ئێمە چیرۆکی ئەم فۆتۆیە یان کەسێتی ئەم کەسەی کە وێنەکەی گیراوە بگێڕینەوە ئایا پێویستمان بەوەیە کە ئەم کەسە تایبەت بە هەموو کەسی ئەتوانێت چیرۆکی ئەم وێنەیە بە جۆرێ لە ژوورەکان بگێڕێتەوە و تعبیری لێ بکە. فۆتۆ ئەوەی یەکێ لە خاصێت تایبەتەکانی ئەوەیە کە هەموو کەسێک بە چاوی خۆی لی تێگا بەڵام ئەکەوێتەوە سەر ئاسی هۆشیاری ئەو کەسە تۆ ئەو کەسی کە سەری وێناگەکات چەنە هۆشیاری هەیە بۆ ئەم وێنایلی تێگایمە لە بیرمان نەچێت بۆ هەموو فۆتۆیەک کاپشنێکی لەگەڵایە یاخود نووسینێکی کەمی لەگەڵایە بامەم کورداندنە تعبیرەکە پێناسەکە بڵێم نووسینێکی کەمی لەگەڵایە و ئەم نووسینە نابێت ئەدەبی بێت نابێت پێ هەڵدان بێت ئەبێت گێڕانەی واقعی ناو فۆتۆکە بێت بەنمونە تۆ کاتێک کە فۆتۆی ئایلان کوردی دابەزێنی ئەو کاپشنی کە لە ژێری ئاینووسە کات و شوێنی ڕووداوەکە دیارریەکات لەگەڵ گرتنی وێنەکە لەگەڵ ناوی ئەو کەسی کە فۆتۆکە ئاگرێ لەگەڵ دیاریکردنی ڕۆژی ئەو ڕۆژەی کە ئەو فۆتۆی تیاگیرەوە ئەمە بەرچاوڕوونیە گەیە بۆ کەسێک کە لەسەر ماڵپەڕێ یاخود لەسەر ڕۆژنامە کەسێک دێگا بەڵام ئەگەر بەبێ نووسین ئەم فۆتۆی بکەیتە بەرچاوی کەسێک ئەوواکەوێت و سەر خۆی کە چی ئاسی هۆشیاری چەندێت چ پێناسەی تیا چکە فۆتۆ سێ ڕەهەندە فۆتۆ ڕەهەندی نزیک دوورترینمان نییە چکە ئێمە لەم سێ ڕەهەندەوە تۆ چەنە لی تێگەی دووترەکە ناو فۆتۆکەیان نییە لە مشکی خۆتەیە یعنی ئەتوان بم لە وێنەیەکە تەنها دوو ڕەهەندی دیاری کراوە وێنە قوڵەکەی یاخود ڕەهەندە قوڵەکەی کە لە ناو وێنەیەکە هەیە ئەو خۆتی دروستێکی خۆتی چی پێناسەیەکی بۆکەی و خۆتی لە ئاسی هۆشیاری خۆتا پێناسە بۆ ئەم وێنەیەکی تو وە ئەتوانم بڵێم ئەو چێژی کە ئەو چێژی پێبەخشی کە خۆت ئەتەوێت لە دنیابینی خۆتە ئەتەوێت. بەڵێ کاک زمناکۆ لە وێنەی یا لە چیرۆکی وێنەی بۆمنە ئەو دوو کەسایەتە کوردە بە ڕێزەی کووردا عومەری خاوەر و ئایلان کوردیدا سیرەکەین لەوەچە بە هەزارەها کەس بە ملیۆنان کەس ئەم چیرۆکیان لە ناخی خۆیانە هەڵگرتووە و کاتێک ئەم دوو کارەکتەرە یا ئەم دوو کەسایەتی ئەبینن ئەگەڕێنەوە بۆ خەم و ئازار و میحنەت و چەرمەسەریەکانی میلەتێک. بەڵام ئەگەر بۆن بوونە ئەم دوو کەسایەتیە ژیانیان ڕابردویان شێوازی شەهید بوونیان بکرایەتە چیرۆکێک یا ڕۆمانە سیرەکەی ئەو کاریگەریە نییە. ئەمە هۆکاری ئەوەیە کە ئێمە لە ڕێی فۆتۆ توانیمان لە ڕێ بە چاوەکانمان ئەم شتە ببینین و بۆ مێشکمانی بنێرین یا هۆکاری چییە ئەم گرنگی کە ئێمە لە ڕێی فۆتۆ زیاتر دەتوانین بە ئازار و میحنەتەکانی ڕابردوو ئاشنابین و وە زیاتریش لە مێشک و زاکیرەمان بمێنێتەوە. ئێمە قەدرێکی گەورەمان لەم فۆتۆیانە کردەوە جارێک و میلەتی خۆمانە و میلەتی کوردەوە دێمە سەری کە هیچ ئیشێکمان نەکرەوە بۆی کە ئەم فۆتۆیانە بە جینۆسای بناسێن کە من ئێستا خۆم حالیان خەریکی ئەم شتم و زۆر هەوڵیشی بۆیەم ئەمە وەکو قەدرەکەی با لای خود ئەمان ڕازی بەڵام وەکو گێڕانەوەی ئەم فۆتۆیانە وەکو ئەو گێڕانەوەی ئەم فۆتۆیانە کە جیاواز لەوەی کە چیرۆکێک کە تۆ بتەوێ وێنایەک دروستکەی لە فۆتۆیان هەتا ئەگەڕێمەوە بۆی کە پێگاتی تاگ لە شەرقی ئەوسەد یاخود ناڵم کورد بە تایبەتی پێگاتی تاگ لە خۆرڵاتی ناوینە چ جیاوازیەکیە لەگەڵ تاکێک لە ئەوروپایە یاخود لە ئەمریکایە تاکێک لە ئەوروپا لە ئەمریکا لە ڕێگەی چاویەوە لە ڕێگەی بینینەوە قەنەعەت بە خۆیەکات کە وێناکان چی ئەگوزارێ بەڵام تاکێک لە خۆرڵاتی ناوینە لە ڕێگەی نووسینەوە قەنەعەت بە خۆیەکە کە چی وێنەیەک ئەگوزارێ ئەمە یەکەمیان وێنەکە واقعیە بوونی هەیە بەڵام ئەی دووەمیان ڕەنگە وێنەیەکی واقعیش بوونی هەیە بەڵام ئەم لای خەیاڵ بێت و لای بێ بە فانتازیا و قەنەعەتی پێ نەکات بەڵام شتەکان پێچوانە بۆتەوە ئەوەی یەکەمیان کە بە وێنە شتەکانە بینێ ورتر ئەبێتەوە لێی ورتر لە وێناکانە ڕوانێ بەڵام ئەمەی دووهەمیان کە لە ڕێگەی نووسینەوە شتەکانەکات قەنەعەتی پێ زووتر قەنەعەتی پێێنێ ئەکەوێتە ژێر لایانی سۆزداری ئەکەوێتە ژێر لایانی ئەگەێتە ژێر کاریگەری
ئەو شتی کە خۆی قەنەعەتی بە خۆی هێناوە. ئەمە یەکەمیان بۆچی ناکەوێتە ژێر قەنەعەت لەبەرەوەی کە دنیای بینی دنیایکی قوڵترە و چاو دایم و هەمیشە حەزی بە بینینی شتی تازەترە و هەمیشە حەزی بەوەیە کە لە پشتی نهێنیەک و چی نهێنێکی تر هەیە پێی پێبەرێ. بەڵام ئەمی تریان لەبەر ئەوەی کە نووسین و یاخود لە ڕێگەی نووسینەوە قەنەعەت بەخۆی ئێنێت. ئەمە مەسم لە تاکی خۆرڵاتی ناوینە یەکجار ئەو وێنایە لای خۆی دروستەکە یەکجار قەنەعەت بەخۆی ئێنێ کە بە دوای نهێنەکان نەگەڕێ. من ئەمە هەردووکی پێ دەڵم لەژێر چی کاریگەریەکە ئەگەر یارمەتیم بی فەرموو ئەزان بەمای پرسیاری تر بکەی بەس من ئەمەت پێڵم. ئەمە یەکەمیان کە خۆرڵاتی ناوین بوو باسمان کرد بە هۆکاری ئەوەی کە لەم ناوچەیە کتێبی ئاسمانی زۆر هاتووە لە و ئاخر کتێبیان کە کتێبی ئاسمانی قورئانی پیرۆزە و ئەدەب زاڵ بووە. ئێمە زاین بەر لە هاتنی قورئانی پیرۆز ئەدەبی عەرەبی زاڵ بوون لەم ناوچەیە و لە ڕێگەی شیعرەوە وێنا دروست بووە و لە ڕێگەی ئەدەبەوە و تەنانەت قورئانی پیرۆزیش کە کەسێکی خوێنێتەوە کاتێک کە باسی ئەحداسەکان بۆکە بەنمونە تەبەنەوە وازانم سعید نورسیە باس لەوە کاڵە قورئان هەموو شتێکی تایە ڕۆمانی تایە چیرۆکی تایە سیاسەتی تایە. ئەگەر ئێمە ڕووداوی موسا پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام بەنمونە وەرگریت سەرەکەی وێناکانی لە ڕێگەی نووسینەوە پێت ئەڵێ و ئەو کەسی کە خوێنێتەوە قەنەعەت ئێنێت ناکرێتە ژێر کاریگەری ئەکرێتە ژێر کاریگەری عەطف و سۆزداری ئەو لایەنە دینی کە خوێنێتەوە قەنەعەت بەوە ئێنێت کە ئەم وێنانە لەوەیە هەیە. یعنی بەدەر لەوەی کە قسەی خوای گەورەیە قەنەعەت بە وێنەکان هێنێ گومانی لا دروست نابێ. بەڵام کەسێک تەشبیهی نەبێ بەمە کەسێک کە وێنایەک لە ڕێگەی شتێکی ترەوە ئەبینێت لە ڕێگەی ڤیدۆوە بێت یاخود لە ڕێگەیەکی ترەوە کە وێنایەکە بینێت هەر ئەگەر با بڵێن ڕووداوی حەزەتی موسا عەلەیهی سڵات وەسەلام بکرێت بە ڤیدۆ بکرێت بە فیلم ئەو کەسە قەنەعەتی پێ نایانێ کەم ڕووداوایە بە دوای نهێنی تر ئاگەڕێت کە لەم شتەیە هەیە و هەمیشە هەوڵی ئەوایەت کە نهێنی تر لە پشتی نهێنیەکانە بدۆزێتەوە. وەکو باسم کرد خۆرهەڵاتی ناوین بە هۆکاری ئەوەی کە ئێستا وێناتەیە با بڵێن تازەیە لە چاو ئەوروپا و ناوچەکانی ترە خەڵکی خۆرهەڵاتی ناوین و خەڵکی ئەم ناوچەیە و هەوڵەیە لە ڕێگەی وێنەوە بە دوای نهێنیەکانە بگەڕێ. بەڵام ئەمە یەکەمیان کە لە ڕێگەی ئەدەب و لە ڕێگەی نووسین و لە ڕێگەی کتێبە ئاسمانەکانەوە توانیویانە بە قوڵایی وێناکان بگەن ئەمیان لە چاو ئەوی تریانە ئەتوانم بڵێم بە قەنەعەترێک و زووتر بە شتەکانەکات. کەواتە ئەم دوو ڕەهەندە ئەم دوو مەدرسە کە دروست بووە مەدرسەی ئێمە بە نیسبەت کوردەوە یاخود خۆرڵاتی ناوین کامێرا وێنە تایە زۆر تازەیە لە چاو خەڵکی ئەوروپا و ئەمریکا و ناوچانی. کاکزم ناکۆ قسەیەکەیە دەگوترێ فۆتۆ ئەو لەحزەیە هەڵدەگرێت کە تایدا وێنەکە گیراوە یا فۆتۆکە گیراوە. بەڵام ئایا ئەم قسەیەکی ڕاستە کە بۆ منە فۆتۆ تەنها ئەم هەموو گزارشت و تعبیرکردنە لێی تەنها ئەو لەحزەیە بووە کە ئەم مرۆڤەی تێدا بووە و فۆتۆکە گیراوە یانە؟ نەخێر فۆتۆ کاتێک کە تۆ فۆتۆیەکە گریت و فۆتۆیەک ئەچرکێنی من حەزەم لێرەشە ئەم وشەیە ڕاستکەمەوە تکایە بۆ وشەی فۆتۆ وشەی گرتن وشەیەکی هەڵەیە چرکاندنمانەیە و تەنانەت بۆ ڤیدۆش خەڵکی مەڵە ڤیدۆ ئەگرێت نەخێر ڤیدۆ تۆمار ئەکرێ ناگیرێت. ئەمانە کۆمەڵێ لە ڕووی زمانەوانی کوردیەوە بێ ئەمانە لە یەک جیاکرێن و ڕاستیگەن و کاتی کە تۆ فۆتۆیەکە چرکێنرێ چرکاندنی ئەو خولەکە بۆ ئەو فۆتۆە یاخود ئەو چرکەیە نەک خولەک بە خول لە خولەکێکا فۆتۆ ناگیرێت چکە فرێمێکە فرێمە هەندێکات لە چرکەیە کەمتریشە فۆتۆکە چرکێنرێت و چرکاندنی ئەو فۆتۆیە دروستکردنی زەمنێکی نوێیە و ئەو کاتی کە تۆ فۆتۆکە ئەگری ئەو وێنایی کە یاخود باڵن ئەیچرکێنی ئەو وێنایی کە ئەیکەیتە ناو کامێرەکات لە دوای ئەوە زەمەنی تازە دروستە بێت لە دوای ئەوە ڕەهەندە قوڵەکە دروستە بێت نەمان و فۆتۆ سێ ڕەهەندە ڕەهەندی یەکەم دووهەم لە ناو فۆتۆکەیە بەڵام ڕەهەندی سێمیان ڕەهەندە قوڵەکەیە کە تۆ چی زەمانێکت دروست کرۆ و لەو زەمانەیە و لەو کاتەیە تۆ بۆچی ئەگەڕیت. ئێمە بەر لە ئێستا لە دوو وەڵامی دیکە باسی پەیبردنمان بە نهێنیەکان کرد کەواتە وەڵامی ئەمە دراوەتەوە کە لە دوای چرکانی فۆتۆکە لەو زەمانەیە کە تیا گیرەوە دروستکردنی با بڵێن چرکاندنی زەمانێکە بۆ دروستکردنی زەمانێکی دیکە. ئەمە پێناسێکی نووسەری بەڕێز ئاراز فەتاحە ئەم پێناسێ مڵکی من نییە لە هەموو چاوپێکەکەم بەکارێنمەوە چرکاندنی فۆتۆ لە زەمانێکە کە تۆی چرکێنی بۆ دروستکردنەوەی زەمانێکی دیکەیە. کەواتە ئەم چرکەیە کە تۆم فۆتۆیە تیا گرتووە
لە تایە یام لە ڕێەوە توانین شۆڕ بیتەوە بۆ کەسێتی ئەم مرۆڤە بۆ ناواخنی ئەم مرۆڤە لە هەندێ لە مەدرسەکانی فۆتوایە بەڵێ ئێمە ئاڵێن فۆتۆ چەند پۆلێ نەکرێت بۆ چەند مەدرسەیەک لە هەندێک فۆتوایە بەڵێ بەڵام لە هەندێک فۆتۆی دیکەیان نەخێر چکە فۆتۆ ئەگەر واقعی بێ ئەگەر بڕیار بێت تۆ واقعیەتی ئەو شتە بگوازیتەوە تۆ تەنها ئەوەندە کەسێتی ئەو تۆ دەرەخات کە باوەڕت پێێتی چیتە ئەو شوێنە بە نمونە کاتێک کە تۆ چیتە نێو شەڕی پێشمەرگە و داعش ئەو کەسە کە باوەڕی بەو شەڕە هەیە و لە خۆی ڕاوینی ئەچیت نێو شەڕەکە فۆتۆ گوازێتەوە بەڵام ئەو کەسی کە باوەڕی پێینیە ڕەنگە بە فۆتۆیەکی دیکە خەریک بێ بن لاوچێ فۆتۆی ناچۆرەگرێت سروشت ئەم کەسە ڕنگ تا چەندە کەسێتی خۆی واقعەتی خۆی نییە لەم فۆتۆیە بنم لە فۆتۆی دارێک گوازێت و جوانی دارێت لە پاییزدا جوانی چۆلەکەیە جوانی تیرێ شتێکە گوازێت و ئەمە واقعەتی ئەم کەسە نییە بەڵام ئەونا کە واقعەتی ئەم کەسەیە کە باوەڕی پێی هەیە ئەچێتە ئەو شوێنە ئەگەر یارمەتیم بۆی درێژی کەمۆم پێناسێ ئەمە والێکە کە جیاوازی نێوان کەسێکی فۆتۆگرافەر لەگەڵ کەسێکی شێوەکارە ئەم جیاوازیانێ کەسێکی شێوەکار لە ڕێگەی فەنتازیای خۆیەوە وێنەکان دروست ئەکاتەوە بە دەست دروستیەکاتەوە و بە ئارەزووی خۆی بەخواستی خۆی گۆڕانکاری لەو تابلۆیەکە کە دروستیەکات بەڵام کەسێکی فۆتۆگرافەر کە فۆتۆیەک ئەچرکێنێ و ئەیکا بە وێنەیەک ئەگەر ئەم دوو تابلوێ لەسەر دیوارێک هەڵواسی هەمان شت بێ کە دروست کراوە ئەمیان جیاوازەکەی وێ لە ڕێی فەنتازیاوە دروست بووە لە ڕێگەی دنیابینی و ئەو دنیا قوڵی کە لەهەیەتی ئەمیان لە ڕێگەی واقعێتەوە ئەمیان لە ڕەهەندی سێهەمەوە هاتووە و گەڕاوەتەوە بۆ ڕەهەندی یەکەم و دووەم کری بە تابلۆی هەڵی واسیوە بەڵام ئەمیان لە ڕەهەندی یەکەم و دووەم ئەچێت بۆ ئەو واقعێتی کێ بەخشێ بەتەوە و لە فەنتازیا و دنیابینی خۆت و وێنەکەی بۆ دروستەکەی بڵێ کاک زمناکۆ لە سەرەتایە لە پێناسەی فۆتۆیا جەناب داماشت بەوە کرد کە فۆتۆی سەرکەوتو یا فۆتۆیەکی باشەوەی فۆتۆیەکی کاریگەر بێ سنووری جوگرافی وڵاتان ببڕێ من ئەپرسم مەرج و پێوەرەکانی فۆتۆیەکی سەرکەوتو ئێمە فۆتۆیەک دێتە بەرچامان بزانین ئەم فۆتۆیە زۆر سەرکەوتو بە سەلیقە گیراوە زۆر فۆتۆیەکی جوانە ئەو مەرجانە کامان کە پێویستە لەم فۆتۆیەدا هەبن مەرجەکان زۆر یعنی ئێستا باسی کەم بە شێوەیەکی گشتی ئەکەوێتە سەر ئەو دنیابینی کە کەسی فۆتۆگرافەر لە ڕێگەی با بڵێن چرکاندنی وێنەکەیەوە لە چ چوارچێوەیەکی بۆ وێنایە بەخشیوە یعنی تۆ ئەگەر فۆتۆیەک چوارچێوی تەواو نەبێ و ڕووناکی سەری تەواو نەبێ و ئەو شتانی کە لە کامێرا هەیە لەخوا ئێمە پێنج بەشمانەیە لە کامێرا کە تۆ بێت با بڵێن خۆی هەموو بەکاردانی کامێرە 9 بەشە و 5 بەشمانەیە کە سەرەکین لە فۆتۆیە هەبن ئەڵێت سرعەتی کامێرات باش بێ سرعەتی چرکانی وێنەکەت بۆی فلو دەرنەچێت و لە هەمان کاتە فەتحە یاخود کرانەوەی ڕووناکی سەر وێنە ئێمە نەمان و زانستێکی ڕووناکیە ڕووناکی سەر وێناکات ڕووناکیی تەواو بێ و باڵانسی سەر وێناکات باڵانسێکی تەواو بێ کە تۆ با بڵێن چ کاتێکت بۆ داناوە کاتێکی خۆرە کاتێکی هەورە کاتێکی با بڵێن شەوە یاخود چی کاتێکت بۆ داناوە باڵانسی سەر وێناکە تەواو بێ و جگەلەوە چوارچێوەی وێناکە لە چی چوارچێوەیە کە تۆ وێنێت گواسەوە و لە هەر هەمووی بەهێزتر چیرۆکی سەر وێنەکەتە چی چیرۆکێکت پێبەخشیوە چی چیرۆکێکت هەڵبژاردووە بۆ ئەم وێنایەت کە تۆ ئەمانەت ئەم هێزت یا بکەم ئەم لایەنە زانستیت بۆ بەکارهێنا و توانیتە ئەم وێنای بگواستەوە کەواتە لە هەمووی بەهێزتر وێنەیەکی سەرکەوتوو کە تۆ ئەیگوازیتەوە بۆی کە بێتە وێنەیەک یاخود وێنێک بۆچی بێتە وێنێکی سەرکەوتوو و بتوانێت سنوورەکان ببڕێ ئەوە تۆ نیت ئەم وێنایە دەستنیشانەکەیت بەڵکو ئەو خەڵکەی کە بینەری وێناکەتن ئەوانن بە تێڕوانینی خۆیان وێناکەی تۆ دەستنیشان ئەکەن و چیرۆکە کەوا ئەکات لە وێنەی تۆ چی وێنێکی سەرکەوتووە بەڵێ کاک زمناکۆ پرسیارێک بکەم بۆچی هەمیشە ئەو فۆتۆیانەی کە لە کاتە تراژیدیاکانە لە کاتی تەعزیە و نازام کیمیا باران و ئەنفالدا بەرچاوی ئێمە ئەکەون زۆرتر کاریگەرن لەسەر ئێمە بۆ نمونە ئەو دوو نمونەی کە جەنابەت ئاماژت پێدا عومەری خاور و ئایلانی کوردی بۆ منە هەردووکیان لە حاڵەتی ڕۆح دەرچوون و جیابوونەوەی ڕۆح و جەستەیاندان
یان بۆ نمونە گۆڕە بە کۆمەڵەکانی ئەنفال یان بۆ منە هەستەکەی هەمیشە ئێمە تەنانەت بۆ ئەکاونتی فەیسبوکەکانیشمان ئەو وێنانە بەکارێنی کە لە حاڵەتی تراژیدیا و خەم و ناسۆر و میحنەتان ئایا ئەمە تەنها پەیوەندی بە ئێمەی کوردەوە هەیە یان پەیوەندی بە وێنەگرەکەەوە هەیە کە توانیوێتی ئەو حاڵەتە نەفسیی بەرامبەر یان ئەم تراژیدیایە بۆ ئێمە بگێڕێتەوە؟ ئەو وێنانی کە تراژیدین با بڵێن بە هۆکاری ئەوەی کە مرۆڤ خۆی لایەنێکی سۆزاری هەیە ئەم لایەنە سۆزاری کە ئەگەر وێنایەکی باوەقعی بکرێتە بەردەست وەک لەوەی کە بە نووسرا بنووسرێتەوە بە نووسرا و پێی بووتێکە وێنای ڕوویاوە زووتر قەناعەتی پێکا بە وێنەکە وەک بەستم ئەوەیە بۆچی بۆ منە مردنی کەسایەتیەک لەگەڵ شاییەکدا سەیرانێک لەگەڵ بۆ منە پرسەیەکی کۆچکردوویەکدا بۆچی ئێمە زیاتر شتە تراژیدی و خەمهێنەرەکان لای ئێمە گرنگ و بەبایەخن؟ بۆک باسم کرد ئەما کەوێتە سەر ئەو کەسی کە با بڵێن کە وێنەیەکێتە بەرچاو ئەم کەسە ئاستی هۆشیاری و تا چەندە کاریگەریە بێ وەک باسم کرد یەکێک لەو وینانی کە وەک فروید باسێکە یەکێک لەو مرۆڤ کائینێکی سۆزدارە چەند کائینێک لە مرۆڤ دۆزیەوە فروید ئەڵێ فروید ئەڵێ مرۆڤ کائینێکی ئەوەیە یەکێک لە پۆلێنەکان لە مرۆڤ کائینێکی سۆزدارە و تا چەندە ئەم وێنانی کەکەوێتە بەرچاوی تا چەندە خۆی پێگیرێ و تا چەندە ئەتوانێت کاریگەری جێبێڵە لەسەری و ئەو وێنایە لە ڕێگەی ئەو ڕووداوی کە ڕوویەوە ئەو چیرۆکی کە لە وێنایە ڕوویاوە ئەوەیە وای لێکات کە ئەم فۆتۆیانە لە لای خۆی چ لە ئەکاونتی تۆڕە کۆمەڵایەتەکانیە یاخود چ لە لەو شوێنێکی هەڵیگرێ بەنمونە ئێمە ئەگەر ئێستا هەر لە ئەکاونتی تۆڕە کۆمەڵایەتەکانە وێنە هەڵگیرێ پێشتر هەبووە لە ماڵە هەڵی گرتووە پێشتر هەبووە گەوری کردو هەڵی واسیەوە بەداخۆمە کەمترین مۆدیلە لەناو ئێمە هەر لە کۆن شامە مۆدیل نەبووە کە وێنە هەڵواسێت وێنە گەورە کرێت وەکو بەشێک لە جوانکاری ماڵ هەڵواسێ بەڵام ئەوەی کە من لێرە بمێ بەڕاستی بچمە ناوی بچمە باسی کەم ئەو وێنانی کە تراژیدین ئەو وێنانی کە تراژیدین ئێمە وەکو میلەتی خۆمان جارێترە ڕۆمە بۆی کە وەکو میلەتی خۆمان بە هۆکاری ئەوەی کە زۆرترین شەڕمان بینی و زۆرترین قوربانیمان داوە بوو لە هەمان کاتە زۆرترین دەستی زاڵممان لەسەر بووە وێناکان زۆرترین کاریگەریان لەسەر ئێمە هەیە بەڵام جارێکی لێمەوە زۆرترین غەدریشمان لێ کردووە. کاکزم ناکۆ باست لە غەدر لێکراوی و ستەمی میلەتەکەمان کیمیاباران ئەنفال جینۆساید ئەم هەموو شتە فۆتۆ چ ڕۆڵێکی هەیە لە گێڕانەوەی ئێمە یان بۆ منە گەڕانەوەمان بەرەو ڕابردوو یان نووسینەوەی مێژووسە لە نوێ پێمان بڵێتەوە کە مێژووی کورد مێژووی با و باپیرمان حتا مێژووی ئەم بنەماڵەیە کە بۆ منە هەر تاکێک بنەماڵەیەکی هەیە مێژووەکەی بەم جۆرە بووە ئایا ڕۆڵی هەیە لە گێڕانەوەمان بۆ ڕابردوو و نووسینەوەی مێژوو سەرگوزەشتەی ڕابردوو؟ کاک ڕێاز زانی فۆتۆ بەس بە تەنها بۆ گێڕانەوەی مێژوو با ئێمە سەری نەکەین من چەند دوو جاروتم فۆتۆ ئێمە قەت گەورت زۆرترین غەدرمان لەم وێنانە کردووە ئێمە کۆمەڵێ لە 100 ساڵی ڕابردووە کۆمەڵی ڕووداوی زۆر گەورە لە هەرێمی کوردستان و یاخود بۆ کورد لە چوارپارچەی کوردستانە ڕوویاوە بە تایبەت لەم بەشەی باشووری کوردستانە کیمیاباران کراوی دوو جار ڕاکردن بەسەرا هاتووە سێ جارمان بەسەرا هاتوو لەم 100 ساڵەیە وەکو ئەحمەد خواجە لە چیمدیە باسێکات لە سەردەمی شێخ مەحموودا لە 1990 ڕاکردنێکی زۆر گەورە ڕۆیات بە تایبەت شاری سلێمانی بەڵام دوو ڕاکردیان ئێمە بە وێنە تۆمارمان کرد و ڕاکردنێکیان نەخێر وێنەمان نییە بەڵام ئەم دوو ڕاکردنە و نەکسەکەی 75 و لە هەمان کاتە ساڵی 91 کۆڕەوەکە بەڵێ ئەمە دوو ڕاکردنی گەورە هەڵەبجەت هەیە کیمیابارانی هەڵەبجە کیمیابارانی گۆبتەپۆ عەسکەر و سێوسێنان و کۆمەڵە ناوچەی تر و کۆمەڵی گۆڕی بە کۆمەڵت هەیە ئەمانە هەمووی بێوێنە ئێستا هەمان ئەنفالمان هەیە کەمترین وێنەمان هەیە و 2 دقی ڤیدۆیمان هەیە بۆچی بۆی نەگەڕاوین ئێمە توانین وێنە لەکوێ هەیە ڤیدۆی لەکوێ ڕەنگە دەستمان کرد لەو ناوچانی کە حکومەتی بەعەز یاخود لە ناوەڕاست و باشووری عێراقا کە حکومەتی بەعەسیا باڵا دەست بوو تاوەکو 2003 لەوێ ئەرشیفەکان ماون من بێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت هەر گرنگ نییە وێنە تۆ بۆ گێڕانەوەی مێژوو بێت بەڵکو گرنگە تۆ لە ڕێگەی وێنەکان تۆ دەوڵەت ڕاگەێنیت گرنگە تۆ لە ڕێگەی ئەم وێنانەوە وێنەیەک جەنابەت ئەوەندە وەکوڵێ ئەم ڕووداوانم باس کرد یارمەتیم بە ببورە سەگت پێ بڕم ئەم ڕووداوانم باس کرد ئەم ڕووداوانە تا ئێستا لە هەرێمی کوردستانی ئێمە یاخود دەسەڵاتداری تاک لە باشووری کوردستانە هەوڵی نایەوە بۆی ئەم ڕووداوانە بەرێتە بەردەم
نەتەوە یەکگرتوەکان وەکو پێویست کراوە بەس وەکو پێویست تا ئەم ڕووداوانە بە جینۆساید بناسیێنێ تۆ 5,000 گوندت تێک چووە بە ڤیدۆ هەمانە بە فۆتۆ هەمانە لە دوای ڕاکردنەکە لە دوای نەوەیەک لە دوای ڕاپەڕین نەمانتوانیوە بیکەین بە کەیسێک بیخیتە بەردەم نەتەوە یەکگرتوەکان بیخیتە بینێری بۆ محکەمەی لاهای بڵیت ئەمە قەزەیەکم هەیە ڕوخانی گوندەکانمان کە لە کە محکەمەی لاهای چەند پێوەرێکیە بۆ بە جینۆساید ناسان بەشێلەوە هەڵکۆڵینە بەشێلەوە تەدمیرکردن و ڕاونان و با بڵێن ترس و تۆقاندنە بڵاوکردنی ترس و تۆقاندن کە ئەمە چێتە چوارچەوەی بڵاوکردنی ترس و تۆقان لە هەمووی گەورەتر کێشەی ئێزیدەکانمان هەیە مێسا ئێزیدەکان 74 جار ئەنفال کراون و لێ دراون لە 74 هەمینیا ئێمە کۆمەڵێک ڤیدۆمانەیە کۆمەڵێک فۆتۆمان هەیە وەکو پێویست کارمان بۆ ئەمە نەکردووە بتوانین بە جینۆسایدی بناسیێنین و ئیشمان بۆ نەکردووە و ئیش بۆ نەکردنەکەشی هۆکاری ئەوەیە لە دوای نەوەیەکەوە ئەم حیزبە کوردیانە ئەمەندەی خەریکی دەستگرتن بوون بە کورسی دەستگرتن بۆ دەستکەوتەکانی دوای ڕاپەڕین دەستگرتن بوون بەوەی بە فراوانکردنی ناوچەی نفوس و ناوچەی دەنگدەری خۆیان و شەڕی خستنەوەی شەڕی ناوخۆ و کاولکاریەکی دیکە بۆ کورد بۆ تاکی کورد ئەوەندە خەریکیەوە نەبوون بە دوای لایەنە زانستیە ڕێگە تازەکە ڕێگە ڕاستەکەیە کە ڕێگەی ڕاستی ئێمە بۆ ئەوی کە دەوڵەت ڕابگەێنین وەک نەتەوەی لە دنیا بین ئەم ڕێگەیەکە ئێستا باسم کرد هەوڵ بین ئەم دۆکۆمنتانە بەرینە محکەمەی لاهای قەزەکانمان یاخود کێشەکانمان بە جینۆساید بناسیێن سەرکردایەتی سیاسی کو بۆ منە ئاوڕی لەم گەنجینەی وەکو جەنابەت دەفەرمووی نەداوەتەوە ئایا بایەخ و گرنگی فۆتۆی بۆ دەرنەکەوتووە یان هۆکارەکەی چییە؟ گرنگی و بایەخی فۆتۆی بۆ دەرنەکەوتایە هەموو تاکێک لەو سەرکردانە بە سەرکردەکانیشەوە یەکی 4 فۆتۆگرافەریان دوای خۆیان ناخست وێنەیانگرێ بەڵکو لە من و تۆ باشتر وێنە شارەزان و هەندێکیشان کامێرە بەکارێن خۆیان کامیرانەیە من لە سەردەمی ڕۆژنامە ئەو کاتی کە پامیر بووم بەر هەندێک لە سەکردایان کە کەوتوم وێنەم گرتو خۆیان بە منی وتوانە کامێرەمان بەرێ خۆمان وێنەتەگرین بەکاری ئێنی من بەر لەوەی کە ئیشی فۆتۆگەم خۆتانزان کە من چەند ساڵێک پامێریم کرد و ڕۆژنامە نووسم ئیشی ڕۆژنامەنووسیەکەم سەرکردەکانمان لە من و تۆ باشتر کامێرە بەکارێن لە من و تۆ باشتر بایەخی وێنە ئەزانن بەڵام لەبەر ئەوەی لە ڕووی دەستکەوتی مادی و دەستکەوتی تیانێ بۆ خودی خۆیان لەبەر ئەوەی کە وڵات بەرەو دامەزراوەی ئەبات ئێستا ئێمە لە هەرێمێکی نادامەزراوین لە هەرێمێکی پەرژبووی پارچە پارچە بۆ کراوین هەچ کەس بۆ خۆی دەستی گرۆ بە قەبیلە و بە حیزب و بە ئەو باڵە سیاسی کە هەیەی بۆی کۆمەڵە دەستکەوتی مادی و کۆمەڵە دەستکەوتی دیکە هەبێ ئەگەر ئێمە لە ڕێگەی وێنەکانەوە بتوانین دەوڵەتێک دروستکەین و بتوانین قەزەی جینۆساید بەرینە پێشەوە و لە ڕێگەی جینۆسایدەوە بتوانین سنووری توند و تیژی بەراوبەر بە میلەتەکەمان بکێشین کە میلەتێکی توند و تیژی بەراوبەر نەکرێت و وڵاتانی گەورەی دەرەوە بتوانن چوارچەوەیەک دانن بۆ ئەو میلەتانی کە توند و تیژیمان بەراوبەرەکەن وردە وردە ئێمە بەرەو دامەزرا و ڕێین بەرەو دەوڵەت ئەڕۆین بەڵام ئەم هێزانی خۆمان ئەم باڵێ حیزبانی خۆمان و لە هەمان کاتە دەسەڵاتدارێت کورد ئەمەی ناوێت و ناوێت قەزەی جینۆساید بەرێتە دەرەوە و ناوێت کاری بۆ بکات لەبەر ئەوەی کە تۆ وڵاتت دامەزراو بوو موچەکەی ئەو ئەگەر ئێستا مانگانە کە موچێکی کەمی ڕەگە لەسەر وەرەقە بۆ خۆی نووسێ بەڵام دەستکەوتی ئەوە گەر چەند ملیۆنە دۆلار بێ ئەو کاتە لاوەچێ چەند ملیۆنە دیناری ئاسایی بدرێتێ دەستکەوتی کەمتر بەڵێ پرسیاری پێشتر پرسیاری ئەوم کە بۆ نمونە هەندێک کەسە ئەڵێن فۆتۆ ئەو لەحزەیە هەڵدەگرێ ئەو کاتە هەڵەگرێ کە فۆتۆکەی تێدا وەکۆڵێ جەنابەت فەرموود تێدا گیراوە بۆ نمونە چرکێنراوە ئێمە لە کوردستانە تا چەند لەحزە و چرکەی باشمان هەیە بۆ فۆتۆیەکی کاڵگری دەلالەتی گەورە بێ لە فۆتۆدا ئایا لە کوردستان بۆ منە کەشی ژینگەمان سروشتمان ئەم شتانەمان چرکە و لەحزەی باشی تێدایە بۆ ئەوەی فۆتۆکانی تیا بەرهەمبێنین سنووردارە ئەوەی کە هەمانە بەڕاستی ناوچەکانمان ناوچەی سنووردارە بە نمونە تۆ ئەگەر سەیریکەی وڵاتێکی و ئێران کە لە تەنیشمانەیە توانم بڵم لە وڵاتێکی و ئێرانە ژینگەکەی وا هەڵکەوتووە کە هەر 4 فەسڵەکەی تایە بەڵام ژینگەی هەرێمی کوردستان نەخێر ژینگەیەکی سنووردارە تۆ خۆت یاخود ئەو کەسی کە کامێرەی هەیە ئەبێ بێ بە ڕاوچی وێنەکان ئەمە ڕەنگە تعبیرێک بێ لە ڕووی زانستی وێنەگرتن و تاو نەبێ بەڵام لە ڕووی ئەدەبی و تاو بێ ئەبێ و کەسە ڕاوچی وێنەکان بێ چاوەڕوان بێت بە نمونە تۆ کەشێک دێت قوتوبڕێ بە خۆڵبارین ئەتێ وێنەیەک هەڵگریت
ئەو وێنەی کە لە خۆڵبارینە دەستەکەوێت ڕەنگە تۆ وێنەی کە ئەتەوێت وێنێکی گواستنەوەی جوانی شاری سلێمانی ببەنمونە لەسەر گۆی ژۆ وێنەیە بگریت کە خۆڵبارین بێ ناتوانین بێنێگری بێت چاوەڕێکی تامە ئەم خۆڵبارین و ئەم غوبارە ئەنیشێت و خۆشە بێتەوە کەواتە لێرە کات بە فیڕۆ ئەدرێ و ژینگەی هەرێمی کوردستان یاخۆ ژینگەی باشووری کوردستان ژینگەیەکی لەبار نییە و ژینگەیەکی سنووردارە بۆ گرتنی وێنەوە بۆ کەسێک کە وێنە بگرێت. لۆکیشن بۆ فۆتۆش گرنگە لۆکیشن بۆ فۆتۆ لۆکیشن بەشێکی سەرەکیە بۆ وێنە ئەمان لە زانستی وێناگرتنە یاخود وێنە چرکاندنی وێنە بەشێکی سەرکی ببرنەوە هەمومان زمان بەگرتن ڕاهاتە زۆ خۆش مەسمۆ سەر و تا ئەو پێناسی هەر لەم وێناگرتن لە چرکاندنی وێنایە لۆکیشن بەشێکی زۆر سەرەکی وێنایە تۆ چی ئەخیتە نێو ئەو چوارچێوەی ئەو کەمپەسەی کە لەو لۆکیشنە کە دیاری کردووە ئەتوێ هەڵیگریت تەنانەت ئەتوانین لە بچووکترین لۆکیشنە گەورەترین فۆڵزا دروستکەی ئەتوانین لە گەورەترین لۆکیشنە هیچ فۆڵزای دروست نەکەی. بەڵێ کاک زمناکۆ ڕەنگەمە دوو جیاوازی هەبێت کە کەسێکە ئیشی فیدۆکە یاخود کەسێک ئیشی فۆتۆکە لێمان تێبگا و لەمەشا دووبارە بمبەخشە دێمەوە سەر فۆتۆی عومەری خاوەر بۆ وەڵامیان پرسیار ڕەنگە جوانترین وەڵام بێت لەو لۆکیشنە گەورەی هەڵەبجەیە کە ئەم ڕووداوە ڕوئەیات و فۆکس خینە سەر هەڵەبجە ئەو هەموو فۆتۆیە زۆرەی هەیە هیچ یەکێکیان وەکو فۆتۆی عومەری خاوەر دەنگ نایەتەوە و هیچ یەکێکیان وەکو فۆتۆی عومەری خاوەر نابنە قەزێ نابنە پێناسە بۆ کورد هۆکارەکەی تەنها شێوازی کەوتنی عومەری خاوەرە و ئەو منداڵێک کە بە باوەشێتی کۆرپەکەتی کە باوەشێتی و ئەو شێوەی گواستنەوەی ئەو لۆکیشنەی کە با بڵێ ئەو سێ وێنە گرمانەیە یاخود دوو وێنە گرمانەیە کە وێنەیان گرتووە لە سێ یاخود چوار زاویەوە یەک زاویان یاخود یەک لۆکیشن کە بووی دیاری کراوە لەم لۆکیشنەکەمی کەینە لە یەک ڕێگەوە لە یەک ئاراسەوە زۆرترین کاریگەری دروست کرد ئەوەی کە لە زاوی خوارەوە کە وێنەی ئەم مناڵە پیشاندراوە و دەموچای مناڵەکە پیشاندراوە کە دەمی کردوتە و کەوتووە بەس ئەمە پیشاندراوە و ئەمە دەری ئەخات کە مشتە کلیب نییە تەمسیل نییە بەڵکو ڕووداوێکی ڕاستەقینەیە کە ڕوویەوە کەواتە لە کەمترین لۆکیشنە لە بچووکترین لۆکیشنە تۆ توانی هەڵایەکی گەوری جیهانی دروستکەیت بەڵام جاری وایە لە گەورەترین لۆکیشنە ناتوانین جەڵایەک دروستکەیت. بەڵێ کاک زمناکۆ ڕۆشتنە نێو ناواخنی مرۆڤەکان لەلایەن فۆتۆوە بۆ نمونە سەرمایەدارێکی گەورەمان هەیە لە کاتێکدا وێنەی گیراوە تۆ هەستەکەی نائارامی و قەلەقی و خەم و خەفەتێک لە ناخیدا هەیە لە کاتێکا بۆ زۆر شیک پۆش و جوان و قۆز و ئەو شتانێ بەڵام منداڵێکی ژەندە پۆشی فەقیری حتا پیسپۆخڵ هەیە بەڵام پێکەنینێک زەردەخەنەیە لەسەر ڕوخسارەتی لە ڕێی ئەم زەردەخەنەوە کە فۆتۆ گرتوێتی ئەزانی ئەم منداڵێکی ئاسوودە و بێ خەم و خەفەتە. من مەبەستمە بپرسم ئایا فۆتۆ ئەم سنوورش کە جەنابەت فەرموود نابێت فۆتۆ سنووری جوگرافی بخوێنێتەوە توانیوێتی ئەم سنوورش بەزێم چێتە نێو ناواخن و دەرونی مرۆڤەکانەوە هیچ نەبێت دەرونی ئەوانیشمان بۆ شی بکاتەوە؟ بەڵێ ئەمە لەو بەشەی جۆرناڵە کە باسم کرد 6 بەشە و لە کاتی خۆیان وازان بۆی پرسیارکردنەوە 2 بەشین باز نەکرد 4 بەشین باز کرد لەو 2 بەشای من بەشێکمان هەیە کە فۆتۆی ئەحداسە یاخود ڕووداوەکانە لەناو ڕووداوە بەشێکمان هەیە کە لانی با بڵێن لانی دەروونزانی خوێنەوەی دەروونزانیە زۆرتر ئەم فۆتۆیە لە سیلکە سەربازەکانە بەکاردێک و ئەبینین کە فۆتۆی تاوانبارێکە گیرێت و ئەم تاوانبارە لە ڕوخساریا چی ئەخوێرێتەوە لە ناخیا چی هەیە لە ڕوخساریا با بڵێن وێنای دروستەکاتەوە ئەو وێنایەت ئەبەخشێتەوە بە بەرامبەرەکەت ئەمە و کەسانی کە ئیشی دەروونزانی ئەکەن زیاتر لەم جۆرە وێنایە تێگەن و خەڵک بەگشتی ڕەنگە تۆ زەردەخەنی مناڵە بیێرتەوە بۆی کە دڵی خۆشە و جیاواز لەوەی کە کەسێک دەوڵەمەند و شیک پۆشە دەموچاوی یاوە بێکا و لەوچە لە مشکی خەریکی حسابات لێکدانەوە بێ یاخود خەریکی زەرکردن بێگە و قەیرانێکی ئێستا یاخود شتێکی دیکە ئەمە زانستێکی بۆ خۆی بەجیای هەیە و ئێستا حالین لە وڵاتێکی وەکو مەغریبە یەک
کۆلیجی تایبەت بەمە هەیە بەس ئەم شێوە فۆتۆی خوێنێ زۆر باش کاتی بەردامەکە من زۆری نەماوە بینە سەر باسێک لە کار و چالاکیەکانی جەنابەت بکەین بۆ وێنەکانی تۆ ئێستا تەجاوزی کوردستانیان کردووە تۆ ئێستا گەشتویتە کوێ لەم بوارەدا یا بە چه ئاستێک گەشتویت و چیت لەم بوارەدا کردووە کە وێنەکان بەو شێوەیە دەرەوەی کوردستانیشان تێپەڕ کردووە و جەنابەت فەرموود سنووری جوگرافیان نەخوێندوتەوە. بەڵێ ئەو وێنانە زیاتر من ئیش لەسەر ئێزدەکانەکەم لە ئێسایە پێشتریش ئەو وێنانی کە زۆرترین کاریگەری هەبوو لەسەر ئاسیدنیە ئیشی جینۆسایدی ئێسیدەکان یاخود وێنایی کە لە ئێزدەکان گرت من یاخود چرکاند من ئەم وێنە ئەو فۆتۆیانی کە لە ساڵانی ڕابردووە ڕەنگە بۆی زۆر سەرقاڵیمەوە نەمتوانین بیانێرم بۆ فیستیڤالەکان بەڵام لەم ساڵە زۆرترین فیستیڤال توانی و ماوێنەکان بنێرم و لە هەمان کاتان من کۆمەڵە گرتی ڤیدۆیم گرتو لە ڕووداوی ئێزدەکانە کردومە بە فیلمی دۆکۆمنت فیلمێکیان تەواو بووە و فیلمی دۆمیان ئێستا حالیان خەریکی تۆمارکردنی ڤیدۆیم و ئەمیش بە هەمان شێوە ئامادەیەکەم بۆ فیلمی ژەرەچێتە چوارچەوەی فۆتۆوە و کاری فۆتۆوە ئەو کەسی کە ئەچێتە ناو شەڕەکان و ئیشی فۆتۆی جەنگەکات بە گرنگ ێزانێت کە ڤیدۆی ڕووداوی شەڕەکان تۆمار بکە بۆچی لەبەرەوەی هەموو کەسێک توانای ئەوەی نییە کە بچێتە ناو شەڕ. بڵێ کاک زمناکۆ تۆ لە شەڕی داعش و پێشمەرگەدا یەکێک بووی لە وێنەگرە بە ڕێزانەی کە توانیوتە بەشێک لە بەرخۆدان و ئازایەتی و نەبەردی ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە بەرامبەر بە داعشێکی دڕندە بگێڕیتەوە بۆمان لەم نێواندا جەنابەت چیت کردووە و چیت پیشان داوین چۆن توانیوتە ئەم ئازایەتی و نەبەردیە بۆ ئێمە بگێڕیتەوە. ئەو وێنەکانە نەتوان ئەو ڕووداوانە بگێڕنەوە بەڵام وەک باسم کرد زۆرترین خاڵێک لای من زۆر گرنگ بوو بێت و زۆرترینش مەسەک بێ بابەتی ئێزدەکانە بابەتی شەڕ لە هەموو دنیاە بابەتێکی وەلانراوە چەندە سەرکەوتن بەدەست بین لەم شەڕایە و چەندێکی نوشست بین و وەتێک بشکین لە دنیای دەرەوە بە دنیای شەڕ ناو ئەبرێ و وێنەکانیش بە وێنەی وار ناوەبرێ فۆتۆی شەڕ ناوەبرێ بەڵام فۆتۆی سیڤیل یاخود خەڵک خەڵکی مەدەنی ئەم فۆتۆیانە زۆرترین کاریگەریانێ لە دنیا و زۆرترین ڕێزیان ڕێزیان لێ ئەگیرێت و زۆرترین بایەخیان پێدرێت. ئێمە کۆمەڵێ باسی ئەوم کرد کە ئێمە چەند ڕاکردنێکمان هەیە وێنەکانی ڕاکردن وێنەکانی نەهامەتی خەڵک لە دنیای دەرەوە لە دنیای جۆرناڵە زۆرترین بایەخیان پێدرێت. ڕەنگە ئێستا ئێمە بۆ خۆمان بۆ من و تۆ کە هاوڵاتێکی باشووری کوردستانین وێنەکانی شەڕی پێشمەرگە لەمان خۆشەویستە و شەڕی پێشمەرگە شەڕی گەریلا شەڕی شەروان و زێرەڤان دیدگای وڵاتانی دەرەوە ڕاکردن و هەڵاتن بۆ ئەوان گرنگترە لای ئەوان چی شتێک بابەتە چی شتێک من و تۆ ڕۆژنامە نووسی ئەمە زیاتر لاوچە لە هاوڵاتێکی ئاسایی زیاتر تێ بگەین چی شتێک مەوزوعە لای ئەوان لە دنیای خەبەر و دنیای ڕۆژنامە چی شتێک مەوزوعە مەوزوعی کوشتن و بڕین و نەهامەتی خەڵکی سیڤیل زیاتر مەوزوعە لە مەوزوعی جەنگ جەنگ ڕاستە ئەمیان لە جەنگە بێتەوە بەڵام سەرکەوتنەکانی جەنگ وێنەکانی جەنگ زۆرترین مەوزوع نییە بۆ ئەو هەر دێمۆس دووبارە سەر وێنای ئایلان کوردی لەگەڵ وێنای کۆبانێ بەنومێنمە ئایلان کوردی خەڵکی کۆبانەیە و ئەو شەڕوانانشی کە لە کۆبانێ شەڕیان کردووە و سەرکەوتیان بەدەستێناوە کەمترین هەڵای دروست کرد لە دنیای ڕۆژنامەوانیە و لە ڕوێنای ئایلان کوردی لەبەرەوەی وێنای ئایلان کوردی قەزێکی ئینسانیە و ئەمەی کۆبانش قەزێکی ئینسانیە بەڵام زۆرترین بایەخی ئینسانەکەی من و تۆی کوردین پێین لەبەرەوەی ئێمە خاوەنی قەزەکەین بەڵام کەسێکی ئەوروپی ئامادە نییە بایەخی پێ بدات کەسێکی ئەمریکی ئامادە نییە بایەخی پێ بدات ئامادەیە بایەخ بە مناڵێ بدات لەبەرەوەی کە بەرئەنجامی ئەم شەڕە هەرچۆنێک کەوت بێتەوە بەرئەنجامی ئەم شەڕە ئەم مناڵە ڕای کردووە و بۆتە سەحی ئەو شەڕێکە ڕوویاوە. بەڵێ کاک زمناکۆ بە درێژایی کارکردن لە بواری فۆتۆ و فۆتۆگرافەر وەکو جەناب وەکو کەسێکی فۆتۆگرافەر بە چ وێنەیەکی خۆت زۆر دڵخۆش و ئارامی یان چه وێنەیەکت زۆر ڕەزامەندی خۆتی لەسرە؟ هیچ وێنەکەم بەلاتەوە سیر بێ لە کاتی خۆیان چناڵفۆری ئینگلیزی پرسیم مقابلەیەکیان کردم چاوبێنێکیان لەگەڵا کردم وتیان چی وێنەیەک زۆر لای تۆ جوان بۆ لەم وێنە ئێزیدیانی گرتوتە من وێنای مناڵێک دوو مناڵم بەلاوە جوان هیچیان مناڵێکی نازانکە لە وێنەکانە دیای بێ لە یا پیشان بدرێت مناڵێکە مناڵێکتری بە کۆڵەوەی و ئێستا ژەر وێنێن بەلاوە جوانە هۆکارەکە شوێ کەوت مەژەر کاریگەریەوەی کە خۆمان لە ڕاکردنەکەینەوە یەکە کە خوشکبراکانی خۆم کە لە من ناڵترم بە کۆڵمانەوە بوون لەژێر و عەتف و لەژێر و سۆلایەنە سۆزاریە بووم گەڕایتەوە بەڵێ گەڕام بووە بەڵام ئەو جوانترین وێنە بەلایەوە ئەو وێنەی کچە ئێزدێکە بوو
کە کچێکە بەڵێ سیلاحێکی لە شانە ئەم وێنەیە کە ئێستا پیشانەدرێت لەسەر شاشە ئەم وێنەیە بەلایەن لە زۆر شوێنیش گەورە کراوە بەڵێ و خەڵاتیشی برووە ئەم وێنەیە خەڵاتی برووە چەند ڕێزنانێکیش تەقی حەو ڕێزنانی نێودەوڵەتی بردووە و دوو خەڵاتیشی بردووە تا ئێستا ئەی وێنەکانی جەناب لە فیستیڤالە دەرەکیەکان نێودەوڵەتیەکان یانی توانیوتە دەنگ و سەدای ئەمە میلەتی کورد بە وڵاتانی دەرەوە بگەێنی و هیچ نەبێ بەشێک لەو بە جینۆساید ناساندنی میلەتی کورد بکەوێتە سەر شانی جەناب فۆتۆکانت ئەم وێنانی ئیزدەکان کە ڕۆشتن لە کاتی خۆیان و ئەم وێنانە با بڵێن لە ڕێگەی محکەمەی یاخود لە ڕێی ببوورە پەرلەمانی کوردستانە چووە محکەمەی لاهای چۆ دادگای لاهای لە ڕێگەی سەرۆکی پەرلەمان و کۆمەڵ ئەندام پەرلەمانی بەڕێزی وە کاکسۆران و ناتوو یادم بەڵام زۆرترین قەزەکە کاکسۆران عومەر بووە دکتۆر یوسف زۆر جەختیان لەسەر مێنانە کردەوە و لە ڕێگەی ئەوانەوە مێنانە چوونە دادگای لاهای و لەگەڵەوەشە بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر ڕێزانێکی بۆ خودی من کە وێنانم گرتووە ڕێزانێکی پێبەخشیم و دەستی ڕێزی خستە سەر وێنەکان کە لێرە و سپاسی هەردووکیانەکەم چ کاکسۆران عومەر چ جەنابی دکتۆر یوسف کە زۆر مهتەم بوون بە قەزەی ئێزدەکان و بە جینۆساید ناساندنیان بەڕاستی بەڵام ئەوەی کە ماوەتەوە من کەمترین ڤیسیڤاڵ توانیم بەشداریان پێ بکەم هۆکارەکەش ئێوەیە ئەو ڤیسیڤاڵانی کە تو وێنەی بۆ نێری بڕێم ڕوبحێک مادەی ئەوێ و من ئەو ڕوبحە مادەم گێڕاوەتەوە لە حیاتی خۆما لە هەوڵم ما ئیسراف نەکەم بیگەڕم بۆی کە بتوانم فیلم دروستکەم فیلمەکان وەک باسم کرد فیلمێکیان بە سەرکەوتوی دروست کردووە فیلمی هەر جینۆسایدی ئێزدەکانە ڕاکردنی ئێزدەکانە فیلمی دووەمیان ئێستا بمبەخشە فیلمی یەکەمیان ڕاکردنی ئێزدەکانە فیلمی دووەمیان جینۆسایدی ئێزدەکانە و 3 ساڵە ئێستا خەریکی کەم تا زۆر ناڵم بەردەوام کەم تا زۆر بە پێی مادە کە دەوری کە دەوری بینی بێت لە سەرخستنی ئیشەکەمە هەوڵم ماوە کە وێنە بگرم یاخود تەسویری ئیشەکان بکەم لە ئیزدەکان ئەو کەسانی کە هاتوونەتەوە ئەو کەسانی کە لە دەست داعش هەڵاتون و وێنیان بگرم بیان کەمەوە بە فیلمێکی دیکەی دۆکۆمنت ئەمە بێ بە دووەم فیلمی دۆکۆمنتم بەم جۆرە ئیشم بۆ کردەوە بەڵام وەکو فیستیڤاڵ ئەم وێنانە کەمترین فیستیڤاڵ چۆ بەڵام زۆرترین ئەوەی کە مای خۆشحاڵیە بۆ من زۆرترین چەناڵی دنیا بینیوێتی زۆرترین چەناڵ کە توانیوێتی وێنانە بڵاوکاتم ناکۆ بە چ وێنەیەکی خۆت بە تایبەت جەنابەت لە بواری کەیسی یەزیدیەکان و شەنگال و ئەم شتانە ئیشت کردووە بە چ وێنەیەکی خۆت گریاوی یان بۆ نمونە تا ڕادەی گریان بردوویتی هیچ وێنێکی چرکێنراویتیان نیە کە لێرە بینی بێتمان پێگریە بەس وێنەت هەبووە بۆی گریابی خۆت نەخێر یەکێک لەو خاڵانی کە ئێمە لە دنیای یا چ وێنەیەکت هەبووە زۆر بڵێ یارمەتیم بە یەکێک لەو خاڵانی کە پێوەرە بۆ سەرکەوتوی کەسی با بڵێن فۆتۆگرافەر یاخود ڕۆژنامە یاخود با بڵێن میدیاکار بڵێن میدیاکاری سەرکەوتوو لە شەڕا دەستگرتنە بەسەر لایانی سۆزاری خۆت ئەبێ لایانی سۆزاری خۆت دەستی بەسەرا بگری بەمانای تریکا بێ سۆزاری خۆت لە شەڕە تەلاق بی ئەو کەسی کە ئەچێتە ناو شەڕ ئەبێ لایانی سۆزاری خۆی وەلا بنێ و دەستی بەسەرا بگرێ و هەوڵ بات کاریگەر نەبێ بۆ وێنانی کە گرتوونی تۆ کە لایانی دەرونی خۆت توانی سنووری بۆ کێشی و توانیت دەستی بەسەرا بگری ئەتوانیشتی زیاتر بگوازیتەوە مەرجێ لە نێو شەڕدا بێ لە ماڵەوە لە کاتێکا سەیرت کردوونەتەوە یان ڕسمێک 4-5 ساڵ بەر لە ئێستا گرتوتە بەڵام ئێستا سەیەکەی زۆر ئازار دەدات زۆر بۆمونە خەم و خەفەتت دەداتێ ئەو وێنەیەت هەبووە جەنابەت ئەو وێنانەت ئەتوان بڵێ بەلای خۆتەوە تەمانەگینا خۆ بەشە لە وێنەکان توانێتی ئازارێکی زۆری میلەتەکەمان بۆ خەڵک بگەڕێتەوە دووەس بە وێنەم بەم شوێ ئازارمێن بەردەوام کە سریانەکەم بەڵام قەت یعنی نەچۆتە ئاسەوی کە بتواو کەسەتی خۆم فرمێسکی بۆ بڕێژم بەڵام وەکو دوو وەز بە وێنە وێنەکانی حەڤی شوبات و گەنجانی کە ئەمان بینین لە سەرای سلێمانی ولیانە درا و هەندێکیان شەهید بوون کە وێنەم گرتوون و لە هەمان کاتە ئەو وێنانی کە لە شنگال گرتوون بەڵام زۆرترین کاریگەری کە لەسەر من با بڵێن جێشت وێنەکانی شنگالە بەڕاستی وێنای ناو شەڕەکان نەبووە شەڕی پێشمەرگە وێنای شەڕەکانی شەڕوان نەبووە کە لە ڕۆژاوای کوردستان وێنم گرتوون و لە شەڕەکانی چوومەتە بەشدار بووم چوومەتە ڕۆژاوە بەڵام وێنەکانی شنگال زۆرترین کاریگەریان لە حیاتی من کاک زمناکە یا من کاتی بەرنامەکەم تەواو بوو زۆر سپاس دەکەم سپاس بۆ هیوای سەرکەوتنیشت بۆ خوازین سپاس بۆ میوانداریتان هیوادارم توانی بێتم لاسی پێویستە شەکان بن زۆر سپاس بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ